دیارە لەسەر پرسی ئەو کێشەی یاخود ئەو گرفتەی کە لە هێڵی گواستنەوەی نێوان کە لە دەربەندی خانکەلاردا هەیە ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیان گرت بوونەوە ناڕزایەتیان دەردەبڕی بۆی خراپی ڕێگاوبانی نێوان دەربەندی خانکەلار. دیارە من لە دەستپێکیش باسم لێوە کرد کە وا بڕیار بوو بەڕێز قایمقامی دەربەندی خان لەسەر بابەتە میوانمان بێت با سوپاسەوە لە ئێستادا ئامادەیە بەڕێز سلێمان سعید کە بەڕێزیان قایمقامی دەربەندی خانن ڕاستەخۆ بڕێگی سکایپ میوانی ئێمە دەبێت. کاک سلێمان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر باس لە کێشەی ئەو ڕێگایی نێوان دەربەندی خان کەلارمان بۆ بکەی هۆکار و کێشەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆچی ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیان ناڕزایەتیان دەربڕی بۆی خراپی ئەو ڕێگایەوە. بەڵێ سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی کورسات. بەڵێ دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند هاونیشتمانێکی شاری دەربەندی خان بەهۆی خراپبوونی ئەو ڕێگەیە بوونە قوربانی و ئەمڕۆ هاونیشتمانیانی شاری دەربەندی خان سەبارەت بۆ ڕووداوانەی کە لە چەندین ساڵی ڕابردوو و لە ئێستادا بەردەوامی هەیە و هاوڵاتیەکانی دەربەندی خان و هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستانیش و بە تایبەتی ئیدارەی گەرمیانش کە لەو ڕێگەیەدا بوونەتە قوربانی زیاتر خواست و داواکاریەکانیان لەسەر ئەوە بوو کە ئەو ڕێگایە بە زووترین کات نۆژەن بکرێتەوە و ڕێگەی دووسایدکردنی دەربەندی خانیش بەهۆی ئەو کۆمپانیایی کە ئێستا ڕاگیرەوە بکەوێتەوە کار و قەراری شەتونێری نوێی دەربەندی خان لێ بدرێت داخوازیەکانی ئەوانەوە. کاری ئەو کۆمپانیایە بۆچی ڕاگیراوە کاک سلێمان؟ وڵی ئەوەی کە ئێمە لەلایەنی پەیوەندیدار وەرماگرتووە بەداخەوە ئەو کۆمپانیایە بە حکومیەوەی کە توانایی بەڕێوەبردنی کارەکەی نەبووە ئەوە هۆکارێکە. باشە دەزانین کە لە ماوەی ڕابردوودا تونێلی دەربەندی خانیش هاتوچۆکردن چەند جارێک تایە ڕاگیرە. ئەمەوێت بزانم لە ئێستادا کێشەکان و چارەسەرکردنی ئەم تونێلە بەکوێ گەشتووە؟ هەرەمان کێشەی ماوە؟ سەبارەت بە تونێلی دەربەندی خان بەڵێ سەبارەت بە تونێلی دەربەندی خان لە ماوەی ڕابردوودا بڕی سەد و نزیکەی 190 میلیۆن دیناری بۆ تەرخانکرا بە نۆژەنکردنەوەی بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی پارە لە بانکەکانی هەرێم یاخود بانکی سلێمانی بە بیلێن ئەو نەخراوەتە بواری جێبەجێکردن. باشە ئێستا ئەمڕۆ ئەو هاوڵاتیانی کە گرتبوونەوە ئێوە گوێتان لە داواکانیان گرت و تاکەی دەشێت ئەم کێشەیە هەبێت و هاوڵاتیان ناڕزایەتی دەرببڕن و ئەعلام و کەناڵەکانی ڕاگەاندن دەنگیان بگەێنێت لایەنی ئیداری لەو سنوورە چی دەڵێت لەسەر چارەسەرکردنی ئەو کێشەیان؟ ئێمە ئەمڕۆ سەردانی خۆپیشاندەرانمان کرد لە بەردەم تونێلی دەربەندی خان و بەڵێنی ئەوەمان پێدان چۆن لە ماوەکانی ڕابردوودا خواست و داخوازیەکانی قەزای دەربەندی خان لەسەر جەم سێکتەرەکاندا وەلایەنە پەیوەندیدارەکانمان لێ ئاگادار کردوێتەوە و ئەمڕۆ بەڵێنی ئەوەمان پێدان کە داخواست و داواکاریەکانی شاری دەربەندی خان بگەێنینە لایەنی پەیوەندیدار و بەردەوام بین لەسەری و هەوڵ بدەین لە ماوەیەکی نزیکدا خواست و داوخوازیەکانی شاری دەربەندی خان بهێنینەتی. باشە سەقفێکی زەمەنی کاتێکتان بۆ دیاری کردوون کە ئەم کێشەیە کە لەو ڕێگایەدا هەیە چارەسەر بکرێت چونکە ئەو ڕێگایە هاتوچۆیەکی زۆری لەسەر دەکرێت. بەڵێ وەڵی ئێمە بڕیاری ئەوەمانەدا بەڵێ ئەوان داوای دیاریکردنی سەقفێکی زەمەنی کورتیان کرد بەڵام ئێمە نەماتوانی ئەو بەڵێنە بدەین بەڵام بەڵێنی ئێمە ئەوە بوو کە ئێمە پێش ئەوەی کە بڕۆینە ناو خۆپیشاندەران ئێمە لایەنی ئەنجومەنی وەزیران و نووسنگەی کاک بەڕێز کاکوباتمان لە تەواوی دۆخی ڕێگاوبانەکانی سنووری دەربەندی خان ئاگادار کردەوە بەڕێز وەزیری ئەوەدانکردنەوە بەڵێنی ئەوەیدا کە لە ئایندەیەکی لە چەند ڕۆژی ڕابردووتا لە دوو ڕۆژی ڕابردووتا بەڵێنی ئەوەماندا بە خۆپیشاندان لەم دووشەمە ینی دوو ڕۆژی داهاتوو نوێنەرایەتی ئەنجومەنی وەزیران و نوێنەرایەتی وەزارەتی پلاندانان و لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنە کۆ دەبنەوە و بڕیار لەسەر تونێلی نوێی دەربەندی خان دەدەن. باش ئەو ڕێگایە یاخود ڕێگایی دەربەندی خان کەلار ئەو ڕێگانی کە دەچنەوە سەر کەلار بە هەمان شێوە بەڕێگەی مەرگ ناسراون ساڵانێکی زۆرە داوای چارەسەرکردنی کێشەکەیان دەکەن ینی چارەسەرکردنی ئەم ڕێگایانە لە ڕووی مادیەوە هێندە قورسە و لە ڕووی پلاندانانی شۆکە چارەسەر ناکرێت خەڵکێکی زۆر شۆفێرێکی زۆر ڕۆژانە گەرنەژڵێن ڕۆژانە مانگانە ساڵانە دەبنە قوربانی لەو ڕێگەیەدا.
بەڵێ بەڵێ ئەو ڕێگەیە ڕۆژانە و مانگانە و ساڵانە دەیان قوربانی لێ دەبێتەوە بە تایبەتی ڕێگەی نێوان دەربەندی خانزەڕایەن من ئەمڕۆ تەرگیزم لەگەڵ بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە کردووە بە تایبەت ڕێگەی نێوان دەربەندی خان نەک هاونیشتمانیەکانی دەربەندی خان بە تایبەتی خواری و عێراق چەندی قوربانی لێبێتەوە من ئەو قوربانیانەی لە ماوەی ڕابردوودا بە حکمی پیشەکەم کە لە وەزارەتی ناوخۆ بووم چەندین قوربانیم بە چای خۆم بینیوە لەو ڕوود بەداخەوە گیانی خۆی سپارد لەو ڕێگایەدا و نەمانەتوانی بەهۆی ئالێتی و ئامێری پێویستەوە بتوانین ڕزگاریان بکەین بەهۆی قورسی قوربانیەکان ڕووداوەکانەوە و ئێستا بۆ ئەوەی کە ئەو ڕێگەیە چیتر بە ڕێگەی مەرگ نەناسرێت و چیتر هاونیشتمانیەکانی ئیدارەی گەرمیان و قەزای دەربەندی خان و ئەوانەی کە بەو ڕێگەیدا هاتوتۆ دەکەن نەبنە قوربانی ئەوەیە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار کە بە زووترین کات ڕێگەی دووسایدکردنی دەربەندی خان لەو کۆمپانیای کە لە ڕابردوودا بە زووترین کات بە کۆمپانیایکی نوێ بدرێتە بخلێتە کارەوە بە جەنابی وەزیر بەڵێنی ئەوەیدا ئێستا ئەوان نووسراین ئاراستەی ئەنجومانی وەزیران کردەوە و تەنها چاوەڕێنی ئەوەن چاوەڕوانی ئەوەن کە لەلایەن ئەنجومانی وەزیرانەوە بڕیاری لەسەر بدرێت بۆ ئەوەی ڕێگەی دووسایدی دەربەندی خان بخرێتەوە کار و بۆ نۆژەنکردنەوەی یەکسایدی دەربەندی خان ئێمە نووسراومان ئاراستەی بەڕێز ڕێگاوبانی سلێمانی وەزارەتی ئاوادانکردنەوە کردووە و داوامان کرد لە جەنابی وەزیر کە لە ڕۆژانی داهاتوو لە ڕۆژی یەکشەمەوە بەڵێنی ئەوەیدا کە کاری جدی بکات لەسەر ئەوەی کە بە دوو بڕی پارەی جیاواز بە قۆناغی یەکەم و دووەم سییانەکردنی ڕێگاکەیش ئەیش بخرێتە باری جێبەجێکردن. باشە کاک سلێمان دەزانین ڕێگەی دەربەندی خان بەدەر لەوەی کە هاتوچۆی ڕۆژانی هاوڵاتیانی لەسرە بۆ شار و بۆ ناوچە و شارۆچکەکانی دیکە لەگەڵەوەشدا ژمارەیەک بارهەڵگر ڕۆژانە بۆ ڕێگایدا هاتوچۆ دەکەن چەنەها بارهەڵگر بە تایبەتی ئەوانەی لە ناوڕاست و باشووری عێراقەوە دێن بوونەتە قوربانی زەرەر و زیانی مادی و گیانی لێکەوتۆتەوە چی دەکرێت لە پلانی نوێیە کە ڕێگەم بارهەڵگرانیش بە هەمان شێوە یان جیا بکرێتەوە یان بتوانرێت شەقامەکە بە شێوەیەکی وا لە ڕووی ماستەر پلانەوە دابنرێتەوە کە ئەم زەرەرانە دووبارە نەبنەوە. بەڵێ وەکو خۆتی شارەتی پێدا بەڵێ بەداخەوە بەشێک لە هاوڵاتیانی خواری و عێراق بەهۆی نەشارەزابوونیان لە ڕێگاکەەوە یاخود بەهۆی وەکاری خۆیان سەرپێچی یاخود تیژڕەویان و زیاتر قوربانیەکان زیاتر ئەوەیە کە زیاتر لێ دەبێتەوە و نەشارەزایی بوونیان لە ڕێگاکە بەداخەوە بەردەمی تونێلی دەربەندی خان ئێمە لە چەند مانگی ڕابردوودا داوامان کردووە دەرخستەیەک لەلایەن داوامان لە ڕێگاوبانی گەرمیان کردووە دەرخستەیەکیان بۆ ئامادەکردین بە بڕی نزیکەی زیاتر 400 میلیۆن دینار ئینشاءڵڵا بەتەماین لە ئایندێکی نزیکا بەرزیکەین و بە دوچوونی بۆکەین و ئەگەر ئەو بڕاتە بواری جێبەجێکردنەوە تا ڕادێکیش ئەو بە تایبەتی ئەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەو ڕێگا ڕوویدا ئەوانە تا ڕادێکی زۆر کەم دەبێتەوە بۆ تەواوی ڕێگاکە ئەوەیە بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئیترچی در نەبنە قوربانی دیاریکردنی پارەیە ئەوەی کە ئێستا هەیە تەنها نەبوونی پارەیە لە بانکەکانی هەرێمی کوردستانە بەداخەوە ئەو بۆتە هۆکاری جێبەجێنەکردنی سەررجەم سێکتەرەکان بە تایبەتی بواری ڕێگاوە. باش کاک سلێمان هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ماوەی دوو ڕۆژدا دوو ڕووداوی هاتوچۆ ڕویان داوە لەو ڕێگەیەدا ئەمە سەرباری زیانە مادیەکان زیانە گیانیەکان چەند کەسێکیش بەداخەوە کە بەهۆی ئەو بابەتەوە ئەو ڕووداوانەوە گیان لە دەست دەدەن دەمەوێت ئەو پرسیارە ڕاستی جەنابە بکەم کە ئەگەر ئامارێک هاتبێتەوە بەردەستی جەنابتان تاکو ئێستا لە سەرەتایی ئەم ساڵەوە واتە لە یەکی 2022 تاکو ئێستا کە 20 ئامارەکان ڕووداوەکانی هاتوچۆ قوربانیەکان گەشتۆ بەدەستیەوە ئامارەکانیان تا ئێستا چنێک بووە هەربووی لێری شۆ بگاتە لایەنی پەیوەندیدارەکان لە مەترسی ئەم شەقامە بە ئاگا بێنەوە. بەڵێ وەڵای وەکو ئامارێکی تەواو ئێستا لە بەردەستمانە بەس بە ئەوەی کە خۆم ئاگدار بم لە نەک ئەم ڕووداوی لە دوو ڕۆژی ڕابردوو تا دوو گیانی دوو گەنجی دەربەندی خانی کە بوونە قوربانی وەگەل هاوڵاتێکی هاونیشتمانێکی هاوڵاتێکی عراق خواروی خۆمان عێراق بڵێن ئەیش بوو بە قوربانی و چەند مانگی ڕابردوودا خێزانێک کە بریتی بوون لە بڵێن ژنومێر و لەگەڵ منداڵێکی دابوونە قوربانی و دوو گەنجی تری هەم دەربەندی خان لە هەمان نزیکی ڕێگە کە ئەو دوو گەنجەی دەربەندی خان بوونە قوربانی دانێکیان بوو بە قوربانی و گیانی سپارت و دانێکیان ئێستا بە بریندارێکی سەختە و ئێستا هاتووەتەوە زۆربەی بڵێن
بڵێن زۆربەی بەشێکی لەشی لە کار کەوتووە. باشە بەنزیکی قوربانیەکان ڕووداوەکانی هاتوچۆ گەرباسی لێەوە بکەی بە نزیکی چەندێکە کە ڕۆژانە و مانگانە ئامارەکان بگەڕێتەوە قایمقامیت. وەڵی بۆ بەرزبوونەوەی ڕووداوەکان بەڵێ من ڕووداوەکانی سنووری قەزای دەربەندیخان لە سەررجەم قەزاکانی دەربەندیخان و پارێزگای سلێمانی لە سەررجەمیان ئەو ڕووداوانەی کە ڕوودەدا دەربەندیخان بەشێکێتی و هیچ قەزایەک ئێستا هیچ سنوورێک لە سنووری هەرێمی کوردستانە بەقەدەر دەربەندیخان قوربانی لێ ناکەوێتەوە بەداخەوە ئێمە نەبوونی ئالێتی پێشوو و پێویستی هاتوچۆیش پێویستمان پێێتی لە ڕووی ئۆتۆمبیلەوە بەداخەوە ئێمە لە ڕۆژانی ڕابردوودا کە ڕووداوانە ڕوویدا تەنها دوو ئۆتۆمبیل هەبوو لە هاتوچۆی دەربەندیخان و یەکێ لە ئۆتۆمبیلەکانیش لە ڕێگە پەکی کەوتو بوو بۆی بەهانای ئۆتۆمبیلی هاوڕەکانی وە بڕات بۆیە داواکەن لێرەوە لە بواری هاتوچۆشە هاوکاری بکەین. بەڵێ بەڕێز سلێمان سعید کە بەڕێزیان قایمقامی دەربەندیخان بوون ڕاستەوخۆ لە دەربەندیخانەوە بە ڕێگەی سکایپ میوانی ئێمە بووین زۆر سپاس دەکەم ماندوو نەبیت